سڵاوتان لێبێ بەڕێزان. جارێکی دیکە خولێکی دیکەی پەرلەمان دەکرێتەوە و خەڵکانێکی زۆر خۆیان کاندید کردووە. من دەمەوێت بەنامەیەم جارە لەگەڵ هاوڵاتیان قسە بکەم، لیان بپرسم ئایا کێ دەبێ بکرێتە نوێنەریگەر؟ ئەو کەسانەی کە بەڕاستی شایستان ئەبێ دەنگیان پێ بدرێ یاخود لەسەر ئەساسی خزمایەتی و هەندێشتی دیکە کە لە ڕابردووە بینیمانە بەداخەوە دەنگیان پێدراوە کراون بە نوێنەر. تا چەند گرنگە خەڵک هۆشیاری هەبێ لەوەی ئەو کەسەی هەڵی بژێرێ بەڕاستی بیناسە یاخود ڕابردووی بزانێ ئەنجا دەنگی پێ بدە. ئەم پرسیارانە لە هاوڵاتیانەکەم ئێوەش بینەری بەنامەکە بن لەگەڵمانە. پێ دوایە ئەو کەسەیە بێتە نوێنەریگەل ئەبێ کەسێکی چۆن؟ ئەبێ خاوەنی ئەو وعد و وعدانە بێ کە ئەیە بێ ڕازگۆ بن کەسێکی حەق بێ وجدانیان هەبێ. ئەڵێم خراپە شاکەکەی شاردۆتەوانەیە، ئەمانە هەمووی درۆگەن بەس بۆ جیفان پڕکردن. من وەک خۆمەڵێم دەنگم پێیاوە درۆی کرد. ئەمانەی ئێستا لە سەر دەسەڵاتن بەڕاستی خەڵک هەمووی بێزارن لێیان. پێ دوایە نوێنەری گەل ئەبێ چۆن بێ؟ چ مواسەفاتێک لەنا ئەو کەسانە بێ کە بنە نوێنەری گەل؟ نوێنەری گەل هەممان نزانێت کە بە کەسانە بە خزمەتی وڵاتەکەی بکات، نیشتمان پەروەر بێ، هەستی نیشتمانی هەبێ، ئەبێ بزانم مانای وعی نیشتمانی چیە؟ خەڵکەکە وعی نیشتمانی نەبێ ناتوانێت خزمەتی وڵاتەکە. ئەمانەی ئێستا دەسەڵاتدارن بەڕاستی هەموو خۆیان بە میوان نەزانن لە وڵاتە، خۆیان بەخەوانە وڵاتە نازانن. وعی نیشتیمانیان نییە. وعی نیشتمانی نییە. ئەگە یەکێ وعی نیشتمانی تۆ بڕۆی ئێستا ئەوروپا کابرایەک تەماشاکە نمونەیەکت بۆ بێنم، کابرایەکە پەتاتەیەکی خەڵکی شوین وڵاتەکەی خۆی دەربچێت ئەگەر کیلۆی بە 5,000 بێ پەتاتە خارجێکە کە دێت بە 2,000 بێ ئەوە ناکڕێ خۆیەکڕێ بۆ شتومەکی وڵاتەکەی خۆی پێخۆشە. لەبەرەوەی هەموو کەسێک لەو لە کەسێکی ئەوروپی هەموو کەسێک خۆی بە خاوەن وڵات دەزانێت. لەبەرەوە من بەڕای من یعنی کەسی ئەو کەسێک کە بێ خزمەتی وڵاتەکەی با پێش هەموو شتێک ئەبێ هوشیاری نیشتمانی بێ، وڵاتی خۆش بێت. وڵاتی خۆش بێ بمانای کەلیم. بەمانە کەلیمەی وڵاتی خۆش بێ. ئەمە ڕای منە، نازانم ڕای شەخسی خۆمە. جەنابەت پێت وایە ئەرکی ئەوانەی کە بنە نوێنەریگەل چییە کە بێ جێبەجێکەم بەرامبەر خەڵکی؟ ئەرکەکە دیارە خزمەتگوزاری لە ڕێی لە سەرەتایە شتە سەرەتایەکانە خەڵک نییە ئێستا. تو کارەبات نییە، ئاوت نییە، یعنی سەرەتایەکانە کێشتی سەرەتایەکە نیتە، ینی تۆ چاوەڕی چیەکەی لەمانەیە دەسەڵامانەی ئێستا لە سەر دەسەڵاتن بەڕاستی خەڵک هەمووی بێزارە لێیان، خەڵک ناڕازیە لەمانەی بە هەموو ڕەنگەکانەوە. بەڵام ئەوشی تیا دەبێ ئینسان بێومێت نەبێت، خەڵکیشمانەیە نوێنەری چاک بوون هەوڵ بدرێ و جۆرە نوێنەرانە زیاد بکرێت کە بەڕاستی دڵسۆزە. خۆی هەیە ئەوەش هەر هەیە، من ناتوانین بڵێن خەڵکی تر هەموو 100% خەڵک هەمووی خراپە. ینی خەڵکێ بەڵام ئەو خەڵکە دڵسۆزەکانی سەرەکی بزرن دیار نین. تێگە یا وەکو پێویست خەڵک پشگیریان ناکە بەڕاستی. یعنی ساتۆسی کەسێکی دڵسۆز دەریشەکەوێ سەرەکەی 1000 بیانە و 1000 فیلمی بۆ دروستەکەن و بۆی چی لە ناو برەیە بە کوردەکە خۆڵ لە پاشقلی بدەن بیکەوێنن. تێگەیوت کردوزت خەڵک بۆ خۆشی ینی ئەوە ناکات. گرنگە خەڵکیش هۆشیاری هەبێ بۆی ینی کێ کاتە نوێنەری بە دڵنیاییوە بە دڵنیایی من پێتم من ئێستا خەڵک لە من باس گەر ئەوروپا بکۆم خەڵک لە ئەوروپای هەموو کەسێت هەموو تاکی خۆی بە خاوەن وڵاتەکە زانێ، بەس لێرە وانە کابرا ئێستا قوتیۆ لێ فرەدا لەمانە بازدات یەکە قوتۆکەڵکە دەبی کەس بڵەکەوە شوێنەی ئەوەیە هەمووی وایە ینی تێگەی هەر لە وڵاتێ تا دەسەڵات هەمووی وایە ئیشی لەسەر بکری ئەمە وردە بە دڵنیایەکە خەڵکێکە بێ باش بێ هەمومان پێکەوە ئیش بکەین بە دڵنیایە توانین ئەو قۆناغە تێپەڕێنین ئینشاءڵڵا. پێشتر ئەم کێشانەی بۆ لە سەردەمانی پێشووترە ئێستا کیت بە تاکید ئێستا زۆربەی وڵاتەکان ئێستا بۆ نمونە بڕۆ مۆزەخانەی مەدام تووسیە لە لەندەن چوومەتوێ سێری بکە ئەوان لە سەردەمێکە خەڵکیان ئیدام کردووە، سەردەمەکە حکومڕانەکان وەگەمە بوو، بەس ئێستا وڵاتە گەوریان تیا دروستوە سەیریان کە ئەوانش بۆ قۆناغای تێپەڕیون. بەڵام کاتی ڕەنگە کاتی خەڵکیش لەوانەیە دڵسۆز نهات لەو پلۆپایە بێت ئەم قۆناغە تێپەڕێنێت تا ئێستاگە هەمووی هەر ماشەڵامی بۆ گرفان بۆتەوە. بەڕای من نوێنەری گەل کەسە بێ کە شارزایی ئەوڵەن لە هەموو بوارەکانە هەبێت تەنها بە یەک بوارەوە نەلیکێت و بڵێ من لەسەر ئەم مافەدا کۆکیەکەم نوێنەربوونی عین شارزایی لە سەر جەم بوارەکانە هەڵدان بە ئەو شتێک کە گەل پێویستێتی کە دانیشتوانی وڵاتەکەی پێویستێتی. وەزانین کاتێک کە خولێکی بۆ نمونەتری نوێنەرانی گەل یانی دەست پێکاتەوە هەڵە بژێردێن دوای ئەوان دەنگ بە حکوومەتە دەن.
پێت وایە ئەبێت دەنگ بە چ جۆرە حکوومەتێک بدا ئەو نوێنەرە کە خەڵگەی نێرێتە ئەو شوێنە خۆی پێویستە دەنگ بە حکوومەت بدرێت کە کارنامەی کارکردنی باش بێت و دیار بێت و شەفاافێ بەڵام ئەمڕۆ لە ئەوەی من بزانم لە هەرێمی کوردستانە ئەو بنەمایان نییە هەر کەسە محاولەیەکە یا کاندیدەکەی خۆی یا نوێنەرەکەی خۆی لە حکوومەتە بەژاری بەگات بە تەبقی ئەو کارنامەی حزبە سیاسەکەی خۆی کە ڕاستەکرێتەوە ئەم کێشەی کە باست کرد ئەبێت چۆن ڕاست بکرێتەوە چۆن ئەم کێشەیە هەل بکرێت تاوکو بەڕاستی نوێنەرایەتی ڕاستەقینەی گەل وڵی ئەوە کاتێکەکرێت کە دەستی حزب و سیاست بە حزب بە تایبەتی لە هەڵبژاردنەکانە نەمێنێت و کەسی پرۆفشنال دروست بێت لە وڵاتەکەمانە دەبینین لە وڵاتانی دیکەش هەر حیزب هەیە هەر حیزبەکانیشن بۆ نمونە کابینەکانی حکوومەت دروستەکەن بەس بۆ لێرە وای لێهاتۆ خەڵکێکی زۆر ینی کێشەی لەگەڵ حیزبە آخر کێشەکە لەوە هەر حزبە و مجموعی ئەندامی خۆی بە جۆرێک لە گەڵ خۆیان تەسقیف کردووە کە بۆمە چاوەڕوانی شتێک بێت لە حیزبەکەی خۆی یعنی ئەگەر ئێستا من حیزبەکەم بزانم کارنامەیەکی زۆر خراپیشی هەیە لەبەرەوەی مەسلحەتێکی شخصیم لەگە حیزبەکەمە هەیە تا سەر ئەسقان بژگیری لێیەکە کێشەکەیە کە ینی خۆیان پێست کردەوە بە حیزبەکەەوە بە بێەوەی مەسلحەتەکەی ڕۆشنبیری تاک زۆر تاسیری هەیە لەسەرەوەی کە ئایندەی وڵاتەکەت و حکوومەتەکەت بەچە ئەقارەکە بڕوە پێت باشە کەسێکە بێتە نوێنەری گەل خۆی پێویستکە بە ئەو بنەما ئەخلاقیانەی کە بەڵێنی بە خەڵک داوە نەک هەر شتێک کە حیزبەکەی وتی دەیان لەسەرەوە ئەوە تەنیا نوێنەرەکەیە بەڵام پێش نوێنەرەکە ئێمە مهمی ئێمە کی هەڵەبژێری کێمە هەڵبژار ئەو کەسش تا چەندە پابند دەبێ بە ڕێکاری ئەو کارانەی کە پێسپێرە نەگە و کارانێک کە حزب پێیەکەوە لە خۆ حیزبی شەیە بەرنامەی باشە لەوە چێ مەجموعەی بەرنامەی باشیانەوە بەڵام جاری وایە لەمانتاری باشیشمانە بۆ لە من چی بێڵە مەڵم کەسی باشە بۆ لە هەموو بارەکانە بەڵام ئیتر هەتا ئەمڕۆ ئشتا زۆری ماوە بگەن بۆی کە وەکو وڵاتانی در بتوانین زیاتر بێومێت نەبێ نەکرێ و نمونە باشانە زۆرتر هەر بوونی هەڵبژاردن نەوعەکە لە ئومێد و نەوعەکە لە ڕوانین بەرەئایندە و ڕۆشنبیری تاکەکان تەسیری هەیە ئەو کەسانێک کە قێنا بە حیزبەکان دیاریکەن بەڵام کەسی پرۆفشناڵ و شارەزا و ساحەب شادە و ساحەب ئەزانێ لەنا هەمووە کاندیدانە کامەیان باشترین تەمان ئۆتۆماتیکی هەیە تر توانە زۆمیم هەیە شادەشیە توانای نیە بەڵام مویمەوەیە شتەکان ئام بێن نەک تەنیا لە ئاسی حزبێن پێت وایە و کەسێک کە بێتە نوێنەریگە لەبێ کەسێکی چۆن خۆی ئەو کەسانەکە دیارەکرێن تەمان لاەن حیزبەوە دیارەکرێن هەر هەمیان بەڵام حیزبە بێ خۆی پێشکە هەموو شتێک ئەو کەسە کە شایستە بێ بۆ ئەو شوێنە شادێکی بەرزی بێ تێگەیشتوو بێ خوێنەوارێکی بە قووەت بێ بۆ منە زمان بزانێت چونکە پەرلەمانی عێراق بە تاکید ئیشی سەرەکی ئەندام پەرلەمانی عێراق بێ عەرەبیەکی بە تەواوەتی بزانێ و زمانی کەش بزانێ نەک هەر کەسێ لەبەر خاتری حیزب و لە بەرەوەمە حیزبیە و ئیتر بینێرنەوە هیچ شتێ نەزانێ و بەس دەست بەرکاتەوە هەموو شتێکی دیکەشمانەیە لە وڵاتی خۆمان ئەم شتە زۆر هەیە بەداخەوە هەندێک کەس لەسەر ئەساسی خزمایەتی دەنگەدا بۆ نیان ئەساسیەوەی کاڵێم کەسە لە عەشرەتەکەی خۆمە بۆیە دەنگ پێدا ئەمە تا چەند کێشەیە بۆ ئەوی کەسانی ناشایستە بخرێنەوە ئەمە هەر شتێکی زۆر خراپە شتێکی ناشارستانیە نەزانیە لە وڵاتێکا بێنی کەسێک هەڵبژێری لە سەر ئەساسی حیزبیە خزمایەتی بەڕاستی ئەمە زۆر خراپە من وەکو خۆم ئێستا ئەگەر بزانم کەسێک هەڵبژێرێ بۆ ئەندامی پەرلەمانی عێراق ئەگەر بە زیرەک و بە باشی نەزانم وەڵای دەنگی پێنام ئەگەر خزمم بێ ئەگەر هەر کەس بێ ئەگەر دۆستم بێ یانێ بێ کەسێک بێ شایستە لە کۆمەڵێش تا تێبینی تایە تێگەی خوێنەوار بێ زمان بزانێ زیرەک بێ تەمەنێکی وای نەبێ کەسێکی بەغیرەت بێ ینی ئەچێتە ئەو شوێنە سڵ نەکاتەوە لەوەی هەمیشە بیری لای خەڵک بە تاکید یەکەم کێشەی ئەندام پەرلەمان ئەوەیە کە ئەبێ جورئەتی هەبێ لەو شوێنە هەستێ شەڕکە قسە بکە داکۆکی بکە بەڵام ئەندام پەرلەمانەیە لەوانەیە باوەڕکە تا ئیسە بەس دەستی بەش کردوەوە قسان نەکراوە قسەی نەکردووە ڕۆژەیەکی تەقدیم نەکردووە هەر هیچ شتێکی نەکردووە زۆریشیان حیزبەی نێرێ ئەمە بۆ بەرژەوەندی هەم ئەندام پەرلەمانەکەی لە بەرەوەی کۆمەڵ امتیازات وەرەگرێ هەم لە ڕووی معاشەوەیەوە لە ڕووی سیارە و کۆمەڵش وەرەگرێ بەڵام بەداخەوە خۆی ئەندام پەرلەمان ئەبێ
کە حیزب بینێرێ حکومت بینێرێ ئەبێ یەکێ بنێرێ بیر لە پارە و سەروەت و ئیمتیازات نکاتەوە ئەو جۆرە بێکەتەوەڵی سەری حیزبەکەیش بەرزەکاتەوە کەسێکی ئاوا مەزبوط و ڕێک و پێ ئەگەر ئەو کەسەکەی نێرێتە ئەوێ داکۆکی کار بێ شایستە بێ بە جورئەت بێ لەو شوێنە هەم بۆ حیزبەکە هەم بۆ میلەت هەم بۆ وڵاتی میلەت جارێکی تر دیسان دەنگی پێهاتەوە هەڵیە بژێرێتەوە باسی پێ گەورەترە حیزبەکەی پێ گەورە ئەبێ حیزبەکەی پێ جوانە بێ خەڵک ڕوو لە حیزبەکە ئەکات دەنگ لەو حیزبەیە بەڵام نەک ئەندام پەرلەمان خەڵک خۆی ئەو کەسانی هەڵێبژێرە بیناسێ ئەین بە دوایە بڕوا بزانێ ئەم کەسە کێیە تا چەند لە پێشوت ڕابردووی پاکە بۆ نمونە چی ئەزانێ گرنگە خەڵکیش خۆی هۆشیاری هەبێ بزانێت کێ خۆی زۆر گرنگە خەڵکەکە هۆشیاری هەبێ بۆ ئەوە بەڵام بەداخەوە لەم میلەتە و لەم وڵاتی ئێمە و لە کوردستانی ئێمە ئەوە نییە ئەوە نییە ئەوە نییە کێشەمان هەیە ئەوە نییە کێشەی گەورەی ئێمە ئەوەیە ئەوە نییە لە ناو کوردستانی ئێمە کە بینی خەڵکی شیاو هەڵبژێری حیزبیە تەکلیفەکە ئەگەر بێت و بەدەیان هزار کەس بە سەدان هزار کەس دەنگ بە یەک ئەندام پەرلەمانی با دەریچوو بێ ئەگەر حیزبی قبولی نەبێ گۆڕێ ئەی گۆڕێ بە تاکید حیزبی گۆڕێ کاتش یەکێک ترە خاتە شوێنەکەی دەیان حاکم و محامی و زیرەک و خوێنەوار و خەڵکی باش و بە جورئەت هەبووە دەریان نەچانوە بۆچی دەنگیشی بووە بەڵام دەنگەکانیان بردەختیانتە پاڵێکێکیکە یاوێنە بێدانی بەیەکی کە بۆکێ بۆ ئەوەی کە خۆی ئەوێ ئەو حیزبە بۆی ئیسفادە خۆ لە حیزبەکە بکە ئەو کەسانەی بۆ نمونە حیزبێک دەزانی لە ڕابردووە ئیترار حیزبێک بێ نەیتوانێت وەکو پێویست بەڵێنەکانی بە سەر خەڵک جۆرە سزایی بدا بۆی سڵ بکاتەوە بۆ جارێکی دی هیچ بەڵێنێکیان نەبردوتە سەر ئەوەتێ ئەم پەرلەمانە هەڵ ئەبژێرێ بەداخەوە ئەندام پەرلەمانەکان لە پەرلەمانی ئێمە لە پەرلەمانی حکومەت هەرێمی کوردستانە یەک دیفاعیان لە میلەت نەکردووە دیفاعیان لە پرۆژەیەک نەکردووە بەداخەوە ئێستا مجموعەی ئەندام پەرلەمانێ یعنی لە نووسیویانە لە فەیسبوک مۆبایلیان نووسیانە بۆچی معاشکارمان کەمە بێتەوە سەیری ئەمەکە ئەمە ئەندام پەرلەمان خۆیەتی تا خەڵک ئەمە ئەندام پەرلەمان نییە ئەمە خەمی خۆیەتی ئەمە کاتەوە پەرلەمان بۆ خۆیەچێت بۆ خەڵک ناچێت گرنگە بیان ناسێ و جۆرە کەسان بەداخەوە من پێم وتی پێشتیش پێم وتی وتم خەڵک حەقی بەوە نییە خەڵک چاوی نییە گوێی هەیە ئەچێت کابرایەک یە تەکلیفی لەیەکە وڵا کاک فڵان کەس خزمی منە خوێنەوار نییە کۆمەڵێشتی تیا مەوجود نەبووە خزمی فڵان کەسە با دەرچێ حیزب نردوێتی با دەرچێ ئەمەیە مشکلەی کورد ئەوەیە خۆمان هۆشاریمانە بێ بۆی ئەساسی ئەم میلەتە ئەوەیە یەکێ هەڵبژێرێ کە بزانن شایستەی ئەو شوێنەیە ئەبێ و کەسانی کە ئەبن بە نوێنەری ئەو خەڵکە بێ دەست و دڵ پاک بن داوێن پاک بن لەگەڵ میلەتی خۆیانە ڕازگۆ بن هەرگەز نەکەن بێلەوەکەنەوە خیانەت بکەن لە میلەتە چکە ئاکامی باش نابێ سەرەتا ڕازگۆ بن لەگەڵەوە بەڵێنانەی کەیدن بەڵێ دوجا کە دەسان بە ئیشەکە گەی بڵێ بۆ ئەو وەزیفەیەکە گەیشت دوایتر من قەناعەتم وایە زۆریان میلێتان بیرەچێتەوە ئەوە ڕێی منە بەڵام لە پێشووترا نمونەی باشمانە بۆ خەڵکانێکمانە بۆ داکۆکیان کردووە گرنگە خەڵکیش بزانانی ئەم نمونانە ئەبێ زیاد بکە بۆی زیاتر داکۆکی بکەن زۆر جوانە وایە ڕاستە خۆی ئێمە نابێ کۆڵبین چکە ئەوانەی کە خیانەتان کردووە لە میلەت دایم مێژوو بە نەفرەتی کردوونەوەوانە گرنگە خەڵک هۆشیاری هەبێ بۆی کە کەسێک کە دەنگی پێدا بزانێکی بیناسێ لانی کەم بۆ نمونە زمان بزانێت کە ئێستا چێتە پەرلەمانیێرە ئەوانەی کە دەنگیان پێدرێ ئەزانن کە چ کەسێکن چ کەسانێکن ئیتر ئەوەش کەسەکە کەوتووە کە دەنگ با بچێت دەنگ نایە بچێت بینی لە وڵاتی خۆمان لەسەر هەندێک ئەساس دەنگە درێکە بەداخەوە کێشەیەکی لەوانە دەڵێم کەسە خزممە بۆ نمونە یانم کەسە لە عەشرەتەکەی خۆمان یان بۆ نمونە مادەمەمە لەم حیزبایەتە دەنگی پێدا ئەمانە ڕەنگی کێشەی دروست بێ بەوەی کە کەسێکی شایستیان نەخس بێتە نەکرد بێتە نوێن ڕاستە شەردەوە نییە کە کەسە یا خزم هێشتێ بێ ئەنویم کەسە بێ کە خزمەت بە وڵات بکە خزمەت بۆ کەسانە بکە کە فەقیرن کە نەدارن خۆی ئەو لێ دەبێ بۆ فەقیر بێ کێشە مەعاناتی خەڵکی کرد بێتەوە بەڵێ گرنگە کە هەمومان پێشەوەی دەنگ بدەین ئەو کاندیدەی کە نیاز دەیە دەنگی پێ بدەی بە ڕاستی بەدوایە بچی بزانیم کەسە تا چەند شارەزایە تا چەند شایستەی ئەوەیە کە دەنگی پێ بدەن یاخود بەشێکی لەو کاندیدانەی کە ئێستا بۆ جاری دووهەم و سێهەم خۆیان هەڵبژاردوێتەوە سەیری ڕابردوویان بکەین بزانین ئایا توانیویانە بەڕاستی داکۆکی لە مافی خەڵکو و بەدەم داواکانی خەڵکەوە بێن لەگەڵ ئازارەکانی خەڵکا بوون ئەو کاتە شایستەیە بۆی دەنگی پێ بدەین بەڵام بەداخەوە دەبینین زۆر جار لەسەر ئەساسیەوەی کە ئەم کاندیدە خزمە یاخود لە عەشرەتەکەی یاخود لە حیزبێکەیە ئیتر هیچی دیکە ناخوێنێتەوە ڕاستەوخۆ دەنگی پێدا ئەمە واکات کە کەسانێک بچنە بنە با بڵێن نوێنەری خەڵکە بەڕاستی شایستە نەبێت ئێمە لەسەرم بابەتە زیاتر هاوڵاتیانە دوێنین بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرین و ئەگەڕینەوەلات لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ دەمەوێت لەسەر ئەوەی کە
کێ بکەینە نوێنەری خۆمان لە پەرلەمان یاخود ئەرکی ئەوانەی کە دەبن نوێنەری گەل چییە لە هاوڵاتیان بپرسم تا چەند گرنگە هاوڵاتیش ئەو کەسەی کە دەنگی پێدا بیناسێ و نوێنەرایەتیەکات بزانێکی و ڕابردووی چۆنە لەسەر ئەمانە لەگەڵ هاوڵاتیان قسەکەم لەگەڵمانە بن بزانین هاوڵاتیان چیمان فەرموو. پێ دوایە ئەو کەسەیە بێتە نوێنەری گەل ئەبێ کەسێکی چۆن ئەبێ خاوەنی ئەو وعد و وعدانە بێ کە ئەیە بێ ڕازگۆ بن کەزیژی حەق بێ وجدانیان هەبێت. ئەڵێم خراپە چاکەکەی شاردۆتەوانەیە ئەمانە هەمووی درۆگەن بەس بۆ جیفان پڕکردن. من وەک خۆمەڵێم دەنگم پیاوە درۆی کرد. ئەمانەی ئێستا لە سەر دەسەڵاتم بەڕاستی خەڵک هەمووی بێزارن لێیان. ئەبێ نوێنەری گەل چۆن بێ لای تۆ بە بڕای تۆ بێ چۆن بێ ئەوانەی کە بنە نوێنەری گەل. وەڵا نوێنەری گەل ئەبێ خزمەتکاری گەل و نیشتیمان بێ ئەبێ هاگای لە ئەو وعد و وعدانەی ئەو بەڵێنانی کێیە ئەبێ ئاگای لەو بەڵێنانە بێ لە پەرلەمانە کە دەرەچن و کەسانە ئیش بکەن ئیش بکەن بۆ خەڵک خزمەتی خەڵکن. ئەنێ قسەی کە خۆی کردوێتی خاوەنی قسەی خۆی ئەبێ خاوەنی ئەو وعد و وعدانە بێ کە ئەیە نەک ئیسا لە کاتی بانگەشا قسەیە بکات و دوایی ساحیبی ئەو قسانە نەبێ کە کردوونی. جۆرێکە بێتە عیبێژ ئەگەر قسەیەک بکات دوایی ئیش لەسەر و قسەی خۆی بەڵێ بە تاکید لەسەر یەکەوێ کابرا ئیسا وعدێک بات و سبێنێنەی باتە سەرەوە شتێکی زۆر ناشرینە عیبێکی گەورەیە. قسەیەکەیە زۆر جار باسیەوە کراڵن خەتای خەڵکە خۆی نەیتوانەوە کەسانێکی باش بنێرێتە ئەو بایم کاتە نوێنەری خۆی تا چەند گرنگە خەڵکیش بتوانێت کەسێک بکاتە نوێنەری خۆی کە بەڕاستی و کەسانە شایستە بن یانی تاقی کرابنەوە بۆ نمونە و جۆرە کەسانە کەسانێک بن لە دەست و دڵیان با بڵێن دەست و ئەوانیان پاک بێ یان ڕابردویان پاک بێ اینجا بتوانە ئەوانە بکەن نوێنەری. وەڵا جا ئەو کەسێک کە دەنگەیە کە ئەو کەس هەڵبژێرە بە کەسێکی شایستە هەڵبژێرێ ئەو کەسانی کە لە خولەکانی ڕابردووە کە چوونەتە پەرلەمان و هیچ شتێکیان حەق نییە سەترە و کەسان دەنگ بەو کەسانە باتەوە کەسێک ڕابردووی پاک بێ و کەسێکی بە خزمەت بێ جێگەی سێ قەومتمانە کراوە بێ حەق دەنگ بەو کەسانە بدرێت. شتێکەیە من ئەمێ ینی لە جەناب بپرسم ڕەنگە هۆشیاری خەڵکی چەند دێژار کاریگەری هەبوو بێ بۆ نمونە خەڵکی وامانەیە لەسەر ئەساسی خزمایەتی دەنگ بە پەرلەمان با بڵێن کاندیدێکە داڵێ مە خزمە بۆیە دەنگ پێدەم یان لەسەر ئەساسی بۆ من هەندێشتی دیکە کە ڕەنگە گونجاو نەبێ بۆی کەسێک بکەیت نوێنەری خۆی ئەمە تا چەند گرنگە خەڵکیش بیر لەوە بکاتەوە هیچ شتێک نەخوێنێتەوە ئیلا باشێتی و بۆ نمونە شایستەی ئەو کەسە بۆ ئەوەی کە کرێتە نوێنەری. بەڵێ بە تاکید نابێت تۆ کەسێکە خۆی هەڵبژارد و خزمتەتر هەر چۆنێ بێ دەنگی پێبی ئەگە زانیت باشە و بە کەڵکی ئەوەیە جێی سێ قەومتمانە و دەنگی پێ بە ئەگەنا شەرت نییە تۆ خزمت بێ دەنگ بەو کەسە بێ جاری وایە کەسێ زۆر دوورە و کە ناشی ناسی بەڵام کەسێکی سێقە پێکرا و متمانە پێکرا و مەسەنە خزمەتکارە دەنگ شایستەترە تەوان لەم ئینانە نابێ تۆ باسی خزمایەتی و بۆ شێوە بکەیت یا عەشیرەتی و نازانم خەڵکی ئەو شوێنەی خۆت شایستایی پەیوەندی بە خزمایەتیوان هێشتی دیکەوە بە تاکی دەبێت کەسی هەڵبژێری کە جێی خزمەتکاری بێ و ینی تاکید بکەم کەسێکی خزمەتکارە کەسانی نەترسیش پێویستە بۆ جۆرە شوێنانە بۆی بتوانن بەغیرەتەوە بتوانین ئەرکەکانی ئینسان بە کەسی بەغیرەت و بە شەهامەت هەڵبژێرێ بۆ شوێنانە چونکە تۆ کەسێکە نێریتە پەرلەمانی عێراق هەتا بێ زمانی عەرەبی باش بزانێ بڕواکە هەیە چێتە دەرەچێتە پەرلەمانی عێراق کە ئەمە تەمان بۆ پەرلەمانی عێراقە لەوانی بەڵام زمان نەزانێ یان نەتوانێت ڕوبەڕووی ئەو کەسانە بێتەوە کە لە پەرلەمانی عێراق ڕۆفایلی ئەو کەسانە بزانن کە دەنگی پێدەی پێشەوەی دەنگ دەی بزانە ئەو کەسە چییە شادەی چێ بچی شەهادەی هەبێ کەسێ بێ زمان بزانێ کاسێک کە شەهادەی نەبێ و زمان نەزانێت تۆ بینێری تەوێ وسکت هیچ قسەیە نەکام بە کەڵکی چییە ڕەنگە هەر لە قسەکانی بۆ نمونە سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی شتیان نەگامەوانێ ئەی چۆن تەوان نابێ کەسێ بێ کە ڕوبەڕووی ئەو کەسە ئەو عەرەبانە بێتەوە کە مەسەڵەن کێشە بۆ کورد لەوانێ دروستکەن تۆ لەوێت داوای حەقی مافی گەلی کوردەکەی ئەبێ زمان بزانی تا کەس کابرا خوێنەوار بێ و مەسەن کەسێکی بە جورئەت بێ زۆر باشترە کەسێک کە هیچ نەزانێت ئەبێ کەسێکی شایستە بێت شایستەی یعنی چێ بێ کە شایستەی ئەوی شەوێ و کە بتوانێت حکم ڕانی حکم بەڕێوە بەرێت ئەمانەی کە پێشووتر بوونەتە نوێنەری گەل توانیوانە ئەرکی سەرشانی خۆیان وەکو پێ جێبەجێ
وەکو پێویست بە شێوەیەکی کەم تا ڕادەیەک بەڕێوان بردووە بەس بە شێوەیەکی وەها نەبووە کە بتوانکەوە نیکی بەڵام کەم بوو بەڵێ دەبێ ئینسان جۆرێک لە گەشتبینی تیاابێ ئەکری ئەم نوێنەرانی کەوتت ینی ڕەنگە لە ناوە هەمووە نوێنەرانی کە نردومان بۆ کابینەکانی حکوومەت و بۆ خولەکانی پەرلەمانتار چەند نمونێکی باشیشی تیاابێ ئەرکی خەڵک چیە بۆ ئەم جارە بتوانێت ئەم نوێنەرە باشانە زیاتر بکە ئەرکی خەڵک ئەوەیە کە بیانەوێ دەنگ بە هەر نوێنەرێک بن ئێمە بۆیە کە دەنگ بە نوێنەرەکەین کە وەکو پێویست کە بتوان وڵاتەکەمان بەڕێوەبن ژیانێکی ئاسودەمان ئاگانە خەڵ بێت تاکی داگانە خەڵ بێت نەک هەر پۆست و دەسەڵاتی خۆیان بێت میلەتی تا ڕای دەستی ئەوانە دوایە ئەو کەسانی کە بنە نوێنەری گەل ئەبێ کەسانێکی چۆن بن تا شایستە بن بشنەوش ئەبێ شایستە بن ئەبێ خوێنەوارێکی باشانە بێ ئەو وعدانەی بن کاکە ئێمە 30 ساڵە وعدمان پێێن و هیچ کووە کارەبان نییە ئاو نییە پارە نییە پارۆ لێ بڕن چیە ئەوەی تا من دانیشتم پێش من خۆم ئێستا لە ئینی کۆمەڵ من مقابلەکەم بەس من یەکێتیشی سەرسەختم لەبەروی خاوەنی شەهیدێک دوان سیانی یەکە گیانی دەرەجەیەک و دەرەجە دوو دەرەجە سێ خۆشم پێشمەرگە بووم لە 80 تا 86 و 85 تێگەی ئەمەە مستەفید نەبووم چکە من دویان نەکەوتم بۆ گیرفان پڕکردن چەند گرنگە نەکو جەناب بدوتت خەڵک بزانێ ئەو کەسەی کە هەڵی ئەبژێرێ بیناسێت پرۆفایلی بزانێ کێیە زمان ئەزانێ شارەزایی ئێستا ئێمە ئەندام پەڕەمان هاتوۆتەوە چایخانەیە دانیشتووە کامێرێنەوە داینەوە وەک من وەک خۆمەڵێم دەنگم پیاوە درۆی کردو شایستە نەبوو هەر ئەتڵەن بمزانایە ئەوە هەر دەنگم پێ نایە بێ ڕاستگۆ بن ئەبێ یەکەم جاروان سوێنیان خواردویانە ئێمە دەستیان ناوە بە قوڕاوت ئێمە بە ڕاستگۆی ئەبێ هەر ڕاستگۆ بن کە کراون بەوە بێ ڕاستگۆ بن ڕاستگۆیی لای تۆ ئەساستر ڕاستگۆ ئەساسە بەڵێ بینین هەندێک لە کاندیدەکان کۆمەڵی وعدەدەن وعدەکان زۆر گەورە ینی چۆنەڵێ هەر لە دوورەوە دیارەکەم جۆرە وعدانە ناتوان بنەسەر ئەمە جۆرێک لە عیبە دروست ناکە بۆ کەسێک وعدی گەورە بدا پێشینە بەرەوەڵا عیبەیە چونکە ئەوان سوێنیان خواردووە وەکو پێم وتی لە پێشە سوێنیان خواردووە کە ئێمە ڕازەبین لەگەڵ ئەم میلەتەیە لەگەڵ ئەم خەڵکەیە کە ڕازنەڕۆنەوە زۆر سوێنی خۆیان ئەوێ پابند بن بەڵێ چونکە سوێن خواردن گەورەیە کە ئەو ئیشاکەن تا چەند گرنگە خەڵک خۆی هۆشیاری هەبێ لەوەی کە لەناو ئەو هەموو کەسەی کە خۆی کاندید کردو بێتە نوێنەریگەل کەسانی گەڵبژێرە کە بەڕاستی شایستە بن بە تایبەتی ئەم جارەکە بۆ پەرلەمانی عێراق پێویستە و کەسە زمان بزانێ پێویستە و کەسە شارەزایی هەبێ ینی کۆمەڵی مواسفاتی ینی بەرزتری هەبێ تا چەند گرنگە خەڵکی هۆشیاریە بێ بۆی کە بزانێ و کەسەی هەڵی بژێروێ لەسەر ئەساسی شایستە بێ نەک لەسەر ئەساسی خزمایەتی و هەنجە شتی دیڵاوە باش نییە شتێت تۆ بە خزمایەتی بێ بەکەڵک نایە ئەبێ بزانی ئەو کەسە شایستەی ئەو هینەیە ئەنج تۆڵی بژێریت ناتۆ خواوەکیلی هەر کەسە بڕوا بڵێ پارە دێمە بارەت بڕۆ من پارە دێمێ هەڵی بژێرە ئەو باش نییە هەتا 4 ساڵ کێشت بۆ دروستکە وڵا کێشەمان بۆ دروست دەکات وعدێن و دوای وعدەکە جێبەجێ ناکەن ئەو غەڵەتە شتیوە ئەرکی ئەو کەسانە چیەکە بنە بۆ نمونە نوێنەریگەل ئەرکی سەرشانیان چێ دوایەوەی کە خەڵککردنی بە نوێنەری خۆ ئەرکەکەیان قورسە ئەبێ کە ئەوە گرناستۆی خۆیان نەبێ ئاگیان لەم میلەتە بێت لەم خەڵکە بێت چکەوە هینێکی قورسە لە سەرتاوە ئاگای لەو قسانە بێ کە وعدی داوە بەڵێ وعدەکە مویمە خۆی نابێت درۆکەن بەڕاستی نابێت درۆکەن درۆکردن کە بیکەنە ئەو بە کەڵگە ئەم خەڵکە فەقیرە گوناحە لەوەی لەم دنیا عیبدارە بن لە قیامەتیش بۆ خۆی کێشێکی بەڵێ باجەکە ئێمە بین ئەوانە درۆگە کات بەخوات لەم دنیا ئەیباتە لەو دنیا ئەدۆڕێت ڕەنگە مادە باتەوە لەم دنیا بەڵام وەکو ینی عیبە ئەچێتە سەر وڵاترە بێگیان لەم میلەتە بێت لەم خەڵکە بێت چونکە خەڵک فەقیرە خەڵ داماوە لە هەر دقەیەک خەڵک پێویستی بە ئەو بوو ئەبێ یەکسەر بێت بەدەمی خەڵکەوە بالفعل وایە بەڵاشمان بینیوە ئەنی نمونی باشمان بینیوە لە پێشووترا لە هەر شوێنە پێویستی کرد بێ حاضر بووە ئەم جۆرە کەسانە شایستەیەون کە بۆ نمونە نمونونەکانیان زۆر بکرێ زیاتر خەڵک پیانەوە بچ ئەرەوەڵا بێت چاک بن ئیشەڵا بەژەمە خوار باشیش بن ئەڵێم خراپە چاکەکەی شاردۆتەوانێ ئەمانە هەمووی درۆگەن
بەس بۆ جیفان پڕکردنا تا چەند گرنگە خەڵک خۆی بتوانێت ئەو نمونانی کە جەنابەت باست کرد زیاد بک بۆی ئەو یانی وەگوتت ئەو نمونە چاکانەی زیاتر بە قورئان نییە ئیستا لەم ڕۆژیان نماوە نییە لەو باوەڕێ بە نییە چییە تەفەرمە لە سال هەشتا ئیشی نییە خۆ بێئومێد نەبێ شە گەشتبین بێ بۆی کە نمونەی ئای لە پێشووتر شابۆ نمونە وڵاتانی ئەوروپیمان بینیوە خۆناغی زۆر سەختیان تێپەڕاندووە خۆناغی زۆر ینی خراپیان تێپەڕاندوو ئێستا گەیشتونەوە ئینسانی جەبێ ئومێدی هەبێ بۆی کە بتوانێت ئەو نمونە باشان لەگەڵ تام قسەکە و زۆر جوانە بەس بەخوا وای لاتۆ ئیمڕۆ بەس خوا هەندێک کەس دەبینین مامە ینی کاتێک کاندیدا وعدی زۆر گەورەدا کار دیارە معدەی پێجێ بەجێ ناکرێت بە قوربانە بم ئەزانی شوێنە خەڵک هەڵ نەخەڵێدای بۆ وعدە گەوران زۆر کەسێک هەڵبژێرە وعدێکی واقعی بدا بتوانانی ئیش لەسەر وعدەی بکانە گەورە گەورە بێ پێی هەڵنگی ئەخر حەو برا جوانەکەم تۆ نازانی کام زەلامەیە نایناسیت چۆنە تۆ حساب من دەگەیم بە تۆ وایە بەساغم تۆ ئەگەر غیانە دەکەی تێوە دەسەڵاتی میلە بڵێ چی میلەت پێیدا پێت وایە بێ خەڵک کاتێ دەنگ بە کەسێتە بەباشی بیناسێ بەباشی بە دوایە بچێ بزانێ پێشینەی چی بووە شادەی چیە زمان ئێستا بۆ منە ئێستا بۆ پەرلەمانی ئێرا ئەبێ خۆ کەسێک بێلانی کەم زمانی عەرەبی بزانێت ئەگەر زمان نەزانی و لەسەر ئەساسی بۆ من بڵێم کابرایە خزمە بۆیە دەنگ پێدەم ئەمە ئەساسێکی خراپە کەسێک ڕازەکەی قسەکە زۆر جوانە بەس بەخوا ئەقڵم نایبرێن نییە یانی زای بچۆمە حەو برا وامان لیاتووە بێ ئومێد بووین 30 ساڵە ماقولە ئەو نییە کارەبا نییە نانیە نان تۆرە نانگرانکەی تەبێت چی دڵێ خۆش بێ با قوربانە بم پێ دوایە ئەو کەسەیە بێتە نوێنەری گەل ئەبێ کەسێکی چۆن ئەبێ خاوەنی ئەو وعد و عودانە بێ کە ئەیە بێ ڕازگۆ بن کەزیژی حەق بێ وجدانیان هەبێ ئەڵێم خراپە شاکەکەی شاردۆتەوانەیە ئەمانە هەمووی درۆگەن بەس بۆ جیفان پڕکردن من وەک خۆمەڵێم دەنگم پیاوە درۆی کرد ئەمانەی ئێستا لە سەر دەسەڵاتم بەڕاستی خەڵک هەمووی بێزارن لیان پێ دوایە ئەو کەسانی کە بنە نوێنەری گەل ئەبێ کەسانێکی چۆن بن تا شایستەی ئەوە بن کە خەڵک دەنگیان پێ وڵای کەزیژی حەق بێت حەق بڵێ لە حەق ئابڕە حەق بڵێ ئەگەر حەق بڵێ ئیشی جوانە بێ و چاگە بێ و باشە ئەگەر حەقش نەڵێ دامێژێک کەوتۆ بێ و خەسارەمەند دەبێت لای خوا و لای میلەتەکەشی لای خۆ لای میلەتیشەوە خوا و لای میلەتە عیبارە بێ هەندێک کەسمانەیە بۆ نمونە دەڵێ فڵانە کەس خزممە بۆیە دەنگی پێدەن ئەمە تا چەند کێشە دروستەکە کە لەسەر ئەساسی خزمایەتی ڕەنگە و کەسە شایستە نەبێ ڕاستە خزمتە بە شایستەیەوە نەبێ بچێت باشە من حەزەکەم حەق بێت لە حەقا بێت لە غەیری حەق لا نا لە پێشترا نمونەی نوێنەری باشمان هەبوو کە بەدەم خەڵکەوە بووە لەگەڵ ئازارەکانی خەڵکا بووە تا چەند گرنگە ئەم نمونە باشانە خەڵک زیاتریان ببێ ئەو نمونە باشانە ببێ ناو کۆمەلگا باش شتێکی جوان شتێکی چاکە نمونە بن سەرکەوتوو بن ئەوانە دایمە لە هەموو شوێنێکە کەواتە ئێستا تۆ پێ دوایە ئەم جارە ئەرکی ئەو کەسانی کە بنە نوێنەری گەل چییە بەرامبەر خەڵکی چاک بن خەڵکی حەقبێژ بن خەڵکیە بن کە حەق بڵێن بەلای منەوە وایە ڕاستگۆ بێ ڕاستگۆی و حەقبێژی لە هەمووی لەگەڵ میلەتە گرنگە ئەو جۆرە کەسانە ئەگەر ژن بێگەر پێ بێ غیرەتیان هەست کە سێ بێ لەگەڵ خوا ڕاستکە دوای لەگەڵ میلەتیشە یەک لەگەڵ خوا ڕاستکە حەق بڵێ دەقەی چێت لەگەڵ خۆیان ڕاست بەەوە بەدڵنیایەوە بۆ خەڵک دڵسۆزە بێ طبعا دەسان نەون ئەگەر ڕاجینەکاوە چی پێ بێ خۆی خوا و میلەت یەک خۆی خوا دویش لەگەڵ میلەت چیاڵێ وەکوترێ بێ خەڵکیش بزانێ کاتێک کەسێ هەڵە بژێرێ بزانێم کەسە کێ بە دوای بڕوان خەڵکی چاک بێ خەڵکی شیاوە بێ ئەو شوێنانە شوێنی باشێ خەڵکی چاچی ئەبێ کەسانی ڕازگۆ بن ئەبێ کەسانێکی ڕازگۆ بن لە هەمان کاتا وجدانیان هەبێ بۆ بەڵێنانی کە بە خەڵک لەگەڵ ئەو بەڵێنانی کە بە خەڵکی ئێن بتوانن بیبەنە سەر ئێستا دەبینین هەندێک لە پەرلەمانتارەکان بەداخە و کۆمەڵی وادەدەن و عادەکانیان زۆر گەورەیە یعنی جۆرە لە جۆرەکان دیارە کە ناتوانێ ئەو شتە بکە تا چەند گرنگە خەڵکیش بزانێ کە کەسانێک هەڵ بژێرێک دەنگ بە کەسانێک بدا کە بەڕاستی لە جێ و متمانەیە خۆی لە ڕاستیە ئینسان ئەبێ بەبێ بەڕێگەی خۆی ڕاکێشێ تۆ کەسێکی تازە خۆگاندی دەکەی خۆ دەڵە بژێری ئەبێ بەڵێن ێبەی لە مستەوای خۆتا بێت تۆ تازەی
ناتوانین بەڵێ نەبی کە بە تۆ نەکرێ تووشی عیبەشە ینی جۆرێک عیبەیە کە تۆ ناتوانانی و قسەی خۆت بە تاکید وایە تووشی عیبارە بی لای میلەتەکە باشە چوار دەورەکە خۆشی خەزم و کەسوکاری خۆش بە تاکید لای کەسوکاری خۆشی ئەن تۆ وعدێک ئەی بە میلەتێک ئەمە میلەتێکی 5 میلیۆن کەسیە تەنها کەسێک و دوانێک نین لێرەیە تۆ وعدێگەی ببی بیتە سەر کە نەوتوانی مەیە چکە ئەمە بەجددی ئەرکێکی زۆر قورسە کە ئینسان قسەیش کرێ بی باتە سەر کە نەشی بردەسەر لای خەڵک هەم لای خۆش بەرپرسیارە بەرامبەر ئەو شتانی بە تاکید لای خۆش لەسەر یەکەوێ زۆر لەسەر یەکەوێ دەبینین شتێکگەی لە وڵاتی خۆمان بەداخەوە هەندێک کەس لەسەر ئەساسی خزمایەتی دەنگەدا بۆ نمونە دەڵێ ئەم کاندیدا لە عشرەتەکەی منە یان لە خزمی منە یان بۆ نمونە لە حیزبی منە ئیتر کێشەی نییە کێ مادەمەوە دەنگی پێدا تا چەند گرنگە خەڵک بزانێ بەڕاستی کەسی شایستە هەڵبژێرێ هیچێکی لەو شتانە نەخوێنێتەوە بەس خودی کەسەکە بخوێنێت کە شایستە خۆی بە حەقە دوایە ئەبێت تۆ کەسێک هەڵبژێری گرنگ نییە خزمی خۆ بێننا بەڵام لە وڵاتی ئێمە وای لێ هاتووە کابراچە دەنگا بە کەسەکەی خۆی معاشی بۆ بڕەدۆشتی بۆگە باشە ئێوە ئەوە خۆی بەرەدە پێشەوانێ باشە بەڵام ئێستا هەموو کێشەیە خەڵک جۆرێک بێومێت بووە ئەمە ڕەنگە ئیکە لە کێشەکان خۆمانی ئەو کەسانەمان نردوێتە بۆ نمونە کاندیدی خۆ هەڵبژاردەوە کە بەڕاستی شایستن بەتاکی دوایە خەتاکە کەوێتەوە سەم میلەتێک چەنێک ئەم شخصانی کە خۆیان کاندید کردووە خەتایان هەیە دووەنش بەڕای من میلەتەکەی تیا لەبەرەوەی ئەمە جاری یەکەم و دووەم نییە ینی ئینسان لە جارێک دوان سیان تەجروبە وەرەگرێت بەڵام لێرە خەتای میلەتەکەشی تیا تۆ کەسێک کە نایناسی نەودیوە نازانی ئەم کەسە ئاسی چۆنە شەهادی پلەی تەجروبەی شارەزایەکی نییە ناتوانانی بە حەقت دەنگی بێبی ناتوانانی ئامانەتێکی قورس خەیتە زۆر دەسەر پەرلەمانی عێراق چ لایەنی کەمە بێ کەسەکە زمان بزانێ تا بزانێت لە پەرلەمانە چه باسە عنی عەرەبی بزانێ نەک کەسێک بێت تۆ هەر لەبەر ئەساسی شتی دیکە دەنگی پێ بدەیت و نزانی چی بەتاکی دوایە بۆم حاڵەتانە بۆم کارانە بێ شخصەکە هەم زمان بزانێ هەم شەهادەیەکی نەک لە جاریدانێت چەندانەیەک شەهادەیەکی هەبێ شەهادی لە باڵای هەبێ بۆی بتوانێ مقاومەیەکی ئەو پلەی خۆی بکە کە وعدی بە میلەتەکەی ئەو بتوانێت جێبەجێکە لایەنی کەم نیوەی بکە ئەگە هەمووشی نەکە بەڕێزانەوەی کە بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو بەگشتی باسییان لەوە کرد کە بەڕاستی ئەو کەسەی کە بێتە نوێنەرگەل لە سەرەتا بێ ڕازگۆ بێ لەگەڵ ئەو بەڵێنانەیە کە بە خەڵکی داوە دڵسۆزی خەڵک بێ بزانێ کێشە و مەعاناتی خەڵک چییە لە چیا کێشەیە ئەو پەرلەمانتارە یاخود ئەو کەسێک کە بۆتە نوێنەر بە دوایەوە بچێ بۆیە زۆر گرنگە و پەرلەمانتاران ئەو کەسانی کە ئێستا نوێنەر و دەیانەوە ببنە پەرلەمانتار یاخود ببنە نوێنەری گەل لە ئێستاوە بەڵێنی ئەوە بدەن کە ڕازگۆ بن لەگەڵ بەڵێنەکانیانە جورئەتیان هەبێ لەوەی کە هەر کێشەیەک لە ناو خەڵکە بۆ ئەوان بیبن لە ئەو شوێنی کە پێویستە کا قسەی لەسەر بکەن و بتوانن نوێنەرایەتی و خەڵکە بەڕاستی بکەن بۆیە گرنگە خەڵکیش ئەو کەسێک کە هەڵە بژێرە بزانێکێ ڕابردوو بزانێ شایستەی ئەو کەسە بزانێت تا چەند شایستەی و شارەزایە بۆ ئەو شوێنەی کە ئەم ئەینێرێتە بۆ نمونە پەرلەمان یاخود هەر شوێنێکی دیکە یاخود هەر پۆستێکی دیکەیە دامی ئەم جارمان پێشکەش کردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتانە